بەپێی یاسای ژمارە 3 ساڵی 2019 یاسای بەخاوەنکردنی ئەو زەویانەی کە لە سنووری شارەوانیەکان بە زیادەڕێی دروست کراوە، ئەو هاوڵاتیانەی کە وەک ئاماژەمان بۆ کرد خانوویان لەسەر سنووری شارەوانی و متابقە لەگەڵ نەخشەی بنەڕەتی شارەوانیە، ئەوە دەتوانن بێن تاپۆی بکەن و ئێمەش وەکو ئیدارەی شار لیژنەیەکی باڵامان پێکێناوە. ئەو لیژنەیە دروست کراوە و پاشان شارەوانی لیژنەیەکی لاواکی هەیە. هاوڵاتیان لە سنووری یەکە ئیدارەکانی خۆیانە ئەتوانن لە ماوەی 120 ڕۆژدا بێن داواکاری بدەنە سەرۆکی یەکەی ئیداری و سەرۆکی یەکەی ئیداری ئاراستەی شارەوانیەکە بۆ گرتنبەری ڕێکاری پێویست بۆ ئەوەی لە داهاتوە بۆیان تاپۆ بکرێت. چەند جێگایەکمان هەیە بۆ ئەوەی ئیشی لەسەر بکەین ئەو زیادەڕێوانەی کە خەڵک زیادەڕێوی کردوتە سەری تەملیکی بکەین بکەنە ناویانەوە. گەڕێکی ئەو بەریمان هەیە گەڕێکی ئەو بەری سەر بە وەزارەتی داراییە بۆ ئەوەی نەخشەیەک بەداخۆ تا ئێستا نەخشەکەی پەسەند نەکراوە لە ئەمڕۆ ئیشمان لەسەری کردەوە بۆ ئەوی نەخشە پەسەند بکرێت و بەرزیکەینەوە بۆ بەڕێوەبەرایەتی ڕەزامەندی پێویستی پێ بۆ وەرگرین و بۆ ئەوەی ئیشەکانی لەسەر بکەین. و هەروەها گەڕێکی ئیمام محەممەدمانەیە گەڕێکی ماحات چەند کێشەیەکمانەیە پێشتر لەگەڵ بەڕێز قامقامی کفری کاکشە جەلال کۆنووسێکمان نووسیۆ و سەرجەم کێشە و گێر و گرفتەکەمان ئاراستەی سەرەوە کردووە بۆ ئەوەی چارەسەری ئەو کێشانە بکەن.